کاندیدەکان ئاگادار ئەکرێنەوە نەکەن توخوونی مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجە بکەون بۆ بانگەشەی هەڵبژاردن. لە هەولێریش بەردی بناغی پرۆژەیەک دانرا ئەڵێن هەولێر لەبێ ئاوی ڕزگارەکات. سڵاوتان لێبێت. بەڕێوەبەری مۆنومێنتی شەهیدانی چیمیابارانی هەڵەبجە کاندیدەکانی هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمان ئاگادارەکاتەوە خۆیان خۆش نەکەن مۆنومێنتەکە بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاربهێنن. محەممەد سعید بەڕێوەبەری مۆنومێنتی شەهیدانی چیمیابارانی هەڵەبجە بە 1964 وت نایەنەوێت لە مۆنومێنتەکەەوە پەیامی زبر و ڕق بچێتە دەرەوە و لایەنێک و کەسانێکی پێبریندار بێت، چونکە دەڵێ پەیامی سەرەکی مۆنومێنتەکە پەیامی ئاشتیە. بەڕێوەبەری مۆنومێنتەکە بە نووسراوێک ئاگاداری سەرجەم کاندیدان و لایەنە سیاسەکان و ڕاگەیاندنەکان دەکاتەوە بە هیچ شێوەیەک ڕێگەیان پێنادرێت مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجە بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاربهێنن. بە پێی ئاگاداریەکە جگە لە مۆنومێنتەکە ڕێگە نادرێت کاندیدان گۆڕستانی سیمبولی شەهیدانی چیمیابارانی هەڵەبجەش بەکاربهێنن. ئاگاداریەکە هەموو کەناڵ و کاندید و لایەنە سیاسەکان بەبێ هیچ جیاوازیەکە گرێتەوە. خەڵک لێیان دەقەومێت و نەخۆش دەبن ڕوو لە بنکەی تەندروستی و نەخۆشخانەکانەکەن. کەچی ئەمڕۆ بنکێکی فریاکەوتنی تەندروستی 122 لە پارێزگای دهۆک بە تەواوی سووتە. بنکێکی فریاکەوتنی تەندروستی 122 بە دریک لە نزیک ناحیەی فایدە لە سنووری پارێزگای دهۆک بەهۆی شۆرتی کارەباوە سووتا و بەهۆی ڕێژەی زۆری ئاگرەکەشەوە زوو کۆنتترۆل نەکرا، بۆیە زیانی زۆری بەرکەوت. هەی سەمبەر بەهاری و تەبێژی بنکەکە بە 1964 بێت بنکەکە سێ کابینەی تێدا بوو لەگەڵ کەرستە و ئامێری پزیشکی و ژمارەیەکی زۆر دەرمانی پێویست هەمووی سووتان. وتیشی هیچ زیانێکی گیانی نەبووە، تەنیا زیانێکی زۆری مادی هەبووە و تاکە بنکەیەکە لە ناوچەی بەدریکەیە کە تیایدا چارەسەری سەرەتایی بۆ نەخۆشەکانەکرێت پێش ئەوەی ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتن بکرێن، بە تایبەتیش ڕووداوەکانی هاتوچۆ کە لە سنووری بەدریک ڕوئەدەن. ئیتر بڕیارە خەڵکی هەولێر دوای 550 ڕۆژی دیکە لە کێشەی کەماوی ڕزگاریان بێت و چیتر بۆ نەبوونی ئاو لە گەرمای هاوینێنە سەر شەقامەکان و گرت نەبنەوە. ئەمە دوای ئەوە دێت ئەمڕۆ یەکشەممە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردی بناغی پرۆژەی فریاگوزاری خێرای گەیاندنی ئاوی بۆ شاری هەولێر بە بڕی نزیکەی 480 میلیۆن دۆلار دانا. کێشەی بێئاوی لە هەولێر چەند ساڵێکە سەری هەڵداوە، بەڵام سەرۆکی حکوومەت ئەوەی ڕاگەیاند پرۆژە نوێیەکە کێشەی کەم ئاوی بە تەواوی لە هەولێر کۆتایی پێئەهێنێت و ڕۆژانە 480,000 مەتر سێجا ئاو بۆ گەڕەکانی شاری هەولێر دەنێرێت. ئەوەی قورسەوە بێ هاوڵاتیان چاوەڕێ بکەن ماوەی جێبەجێکردنی پرۆژەکەیەکە 550 ڕۆژی بۆ دانراوە. بڕیاریشە بە 3 شەفت کرێکار و ئەندازیاران کار لە پرۆژەکە بکەن. بە پێی ئەوسانەی سەرۆکی حکوومەت ئەمڕۆ لا ڕێ و ڕسمی دانانی بەردی بناغی پرۆژەکە ئاماژەی پێدا پرۆژەکە تا نزیکەی 30 ساڵی دیکە هەولێر لە کێشەی کەم ئاوی ڕزگارەکات. کارێزی گوندی حاجی بێخان لە کەرکووک کە قوڵایی ئاستی ئاوەکەی بۆ 150 ساڵ لەمەوبەرە گەڕێتەوە خرا لیستی میراتی جیهانی شوێنەوارەکانەوە. وەزارەتی سەرچاواویەکانی عێراق بڵاوی کردەوە لە میانی کۆبوونەوەکانی 75 زەمینی ئەنجومەنی جێبەجێکاری لیژنەی نێودەوڵەتی ئاودێری کە لە شاری سیدنی ئوسترالیا لە ماوەی نێوان 1 بۆ 7 ئەم مانگە بەڕێوەچوو کارێزی حاجی بێخانیان خستە لیستی میراتی جیهانی بۆ شوێنەوارەکان. وەزارەتەکە ئەوەی بەدەستکەوت هەژمار کردووە و بە تایبەت بۆ پاراستنی ناوچە شوێنەواریەکان و کارێزەکان و سەرچاوەکانی ئاو. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.